بەنای خوای گەورە و میهرەبان زۆر جار پرسیارێک دروست دەبێت دەڵێن دکتۆر کونکردنی گورچیلە چۆن دەکرێت بۆ ئەوەی بەردێک لە ناو گورچیلە لە ڕێگای نازڕۆ دەربێنە دەرەوە. طبعاً کونکردنەکە بە سادەی لە ڕێگای ئەم دەرزیەوە دەکرێت. ئەم دەرزیە زۆر باریکە دەچینە ناو گورچیلە طبعاً بە یارمەتی ئەشعە. دوای ئەوەی کە گورچیلەکەمان کون کرد و چوینە ناو سیستمی میزەوە دواتر ئەو کونە فراوان دەکەین بەم قەبارەیە. طبعاً ئەم قەبارەیە زۆر بچووکە کەمترە لە نیو سانتیم کەواتە زۆر بە ئاسانیە چینە ناو گورچیلە و گورچیلە ئازێتی نابێ. نمونەیەکمان لایە چارەخوازی ئەمڕۆمان کە نەشتەرگەریمان بۆی ئەنجامدا سوپاس بخوا نەشتەرگەریەکە سەرکەوتوو بوو. بەردەکەی قەبارەی 25 ملیم بوو تەنها لە ڕێگای کونێکی کەمتر لە نیو سانتیم چوینە ناو گورچیلەوە بەردەکانمان دەرهێنا. وەکو دەبینن لە ئەشعەکە ئەوە بەردەکەیە بۆ قەبارەیە پاشان پاش پاکردنەوەی گورچیلەکە ئەشعەیەکی بۆ دەکەین بزان تەواو گورچیلەکە پاک بۆتەوە. سوپاس بۆخوا پاک بۆتەوە هیچ بەردێنەماوە. بەردەکانمان بەم شێوەیە هەمووی ورد کرد و گورچیلەکە ئێستا پاک بۆتەوە لەبەر سوپاس بۆخوا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی